90 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر دامەزراندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. ئەندامانی ڕێکخراوەکە دەڵێن خەرمانی کارکردنیان و خزمەتکردنی با قوتابیان پێدەنێتە ساڵی 20ەمەوە، بۆ ئایندەش هەوڵ دەدەن ڕێبەرێکی گەورەتر بن بۆ قوتابیان. سەرەتا پیرۆزبایی لە سەرجەم ئەندامان و دۆستانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەم بە بۆنەی 90 ساڵ دەست بەکاربوونی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ئەمڕۆ 11 ساڵ ڕۆژی دامەزرانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە کە ڕێکخراوێکە لە بواری قوتابیاندا ئیش دەکات لە قوتابخانە و لە زانکۆ پەیمانکانی سەرجەم هەرێمی کوردستاندا و سپاس بخوا تا ئێستا ئەگەر داتای تەنها ساڵ وەرگرین 14655 قوتابی سودمەند بووە لە پرۆژەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. داواکام لەخوای گەورەی سەقامەمان پێبەخشێ بۆ بەردەوامیمان لە خزمەتکردنی قوتابیاندا. تەبعاً ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان تاکید یەکەینەوە 90 ساڵ خزمەتی قوتابیانمان کردەوە، داکۆکی سەرەکی بووین لە مافەکانی قوتابیان لە زانکۆ پەیمانگاکان و لە قوتابخانەکاندا. چەتری خزمەتی ڕێکخراوەکە سەرتاسەری کوردستانی گرتووەتەوە. لە پارێزگای هەڵەبجەش ساڵانێکە ڕێکخراوی قوتابیان هەوڵ دەدەن بۆ جێبەجێکردنی خواستی قوتابیان و چارەسەرکردنی کێشەکانیان. ڕێکخراوەکەمان هەر لە سەرەتای دروستبوونیەوە دروشمی پەروەردە زانست نوێگەری هەڵگرتووە، پەروەردەی کردووەتە پێشەنجی کارەکانی و ویستوێتی پەروەردەی قوتابیان بکە و ئاستی زانستیان بەرز کاتەوە و نوێگەر بێ لە خزمەت بۆ قوتابیان. لە پارێزگای هەولێریش ڕێکخراوی قوتابیان توانیوێتی ڕۆڵێکی گرنگی لە هاوکاریکردنی قوتابیان لە زانکۆ پەیمانگەکان و ناوەندەکانی خوێندن هەبێت، لە هەر قۆناغی خوێندندا هاوکاری قوتابیان بن لە پێدانی بەرچاوڕوونی و چارەسەرکردنی کێشەکانیان. و ئەم ساڵیادە دەکەین ئینشاڵڵا دەکەینە وەرترخانێک بۆ زیاتر بەرەو پێشچوونی کارەکانمان. سوپاس بخوا لە ساڵی پێشوو زیاتر لە 100,000 سودمەند بوونەوەن هەیە لە چینی قوتابیان لە کار و پرۆژەکانمان و ئینشاڵڵا هەوڵ دەین بۆ ساڵ داهاتوو زیاتر و زیاتریشی بکەین و ئێمە چاومان لە زیاترە و ڕێکخراوی قوتابیان سوپاس بخوا بە شایەدی هەموو ئەوانەی کە ئاگاداری کار و چالاکیەکانن ڕێکخراوێکە شوێنی خۆی کردوتەوە و توانیوێتی خزمەتێکی باش بە چینی قوتابیان بکە. ڕێکخراوەکە دەڵێن تەنها لەم ساڵدا هاوکاری 104,650 قوتابیان کردووە. ئەم گرفتانەی لە زانکۆ هەیانە و ئەو کێشانەی ڕوبەڕووی قوتابیان دەبێتەوە. جگەلەوەش دەیان خولی پێگەیاندن و هۆشیاری و بڵاوکردنەوەی نامیلکە و پەرتووکیان کردووە و مەساڵی ئایندەش ئامانجیانە برەوی زیاتر بە کارەکانیان بدەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.